ئێستا بین باسی شەنت ئۆمیتەر بکەین واتە ئۆمیتەرێک کە زیاتر لە سکێڵەکی هەبێ. Circuit on scale. The series ohmmeter circuit discussed in section could be converted to a multi-range ohmmeter by employing several values of standard resistance. وەکو لە ئەمیتر و ڤۆڵتمیتر باسمان کرد کە توانیمان بۆ نمونە ڤۆڵتمیتەرێک دروستکەین کە زیاتر لە یەک ڕەنجی هەبێ واتە مولتی ڕەنج ڤۆڵتمیتەر بێ. چمان کرد چەند بەرگریەکمان بە دوای یەک لەگەڵ بەستا لە بۆ ڤۆڵتمیتەرێکە بەرگری جیاوازمان لەگەڵ بەستا کە هەر بەرگرە و تعبیری لە ڕەنجێکی نوێ دەکرد. لێرەش بە هەمان شێوە من دێم چەند بەرگرێک ستاندەرد ڕێزیستانسێک کە باسمان کرد دێم چەند بەرگرێکی لەگەڵ دەبەستم هەر بەرگریەکان تعبیر لە ڕەنجێکی دەکاتن لە بۆ ئۆمیتەرەکە لێ دەتوانم بڵێم دەتوانم مولتی ڕەنج ئۆمیتەر دروستکەم. ئەند ڕۆتەری سویچ تەمان ڕۆتەری سویچەکەیشی چ دەبێ ئەو ڕۆتەری سویچە هیچی بەدەوێت قیمەتی بەرگەکان دەگۆڕ هەر جارێکێکیان ڕەبەت دەکەم. The major inconvenience of such a circuit is the fact that a large adjustment of the zero control R2 would have to be made every time the resistance range is changed. کاتە دیسانە من دەبێ R2 یەکم هەبێ کە هەموو جار بتوانم زیرۆ ئەجەستی پێ بکەم یان زیرۆ کۆنتڕۆلی پێ بکەن کە باتریەکە ڤۆڵتی کەم دەبێ. In the shunt ohmmeter circuit, this adjustment is not necessary once zeroed. The instrument can be switched between ranges with only minor zero adjustment. Okay. طبعا او سيركتي شي ستاندرد دكا هي دانراوا ديم باس او سيركتي دكا نايغورن ما سيركتكا قيمتكان شي ناتوانين بيغورن چكا ام قيمتانا ستاندرد دكا دانراوا بەڵام تەنها لەسەر ئێمەوەی تێبگەین لە سێرکتە بزانین چۆن دەتوانین قیمەتی ئاڕێکسی پێ بدۆزینەوە بە پێی ڕەنجی جیاواز. سیرکەن طبعا دوو پاتری هەیە ئەم جۆرە سێرکتە پاترێکیان 15 ڤۆڵتە پاترێکیان 1.5 ڤۆڵتە بەڵام لە هەمووی گرنگتر ڕێنجەکانە بزانە ئەوە ڕێنجەکانیتی ئەوەیانە یەک تەمەن ئەو ڕەنجەکان لێرەوە 1 2 3 4 5 ڕەنجی هەیە. ڕەنجی یەکەمیان ئار جاران یەکە یعنی هەر ئارێک خوێندەوە وەک خۆی دەیخوێنەوە هیچ جاران ژمارە ناکەی. هی دووەمیان جاران دەکراوە ئەین بۆ نمونە ئەگەرە تو دەت خوێندەوە دە جاراندا دەبێتە 100 ئۆم باشە هی سێمیان ئار جاران 100 واتە جاران 100 دەکرێت یعنی ئەگەر یەکت خوێندەوە واتە 100 ئۆم دەت خوێندەوە واتە 1 کیلۆ ئۆم خوێنتەوە. ئەوەی تریان جاران 1 کیلۆ کراوەتە جاران هەزارە ئەگەر یەکت خوێندەوە یعنی 1 کیلۆت خوێنتەوە دووت خوێندەوە یعنی 2 کیلۆت خوێنتەوە بەم شێوەیە. ئەوەی تریان جاران 10 کیلۆیە 10 کیلۆ ئۆم. ئەمە ڕەنجی جیاوازە. بزانین ڕێنجەکان چۆن ئیش دەکا. سیرکە لێرە ئەوە سویچەکەیە ئەو سویچەگەر بەم ئاراستەیە با بدەین دەبینین هەموو کات ئەم باتریە ئەو سەری باتریەکە کە پۆزتیڤەکەیە لەگەڵ سویچەکە ڕەبتە بەڵام کاتێک لەسەر 1 کیلۆ بێ 1 کیلۆ لەگەڵ ئێرە ڕەبت دەکا سویچەکە و ئیشیتی تەزۆکەی کە لێرەوە دێ کە لەگەڵ لەسەر 1 کیلۆمدا نابێ بە 1 کیلۆدا دەڕۆ تەزۆکە ینی ئەوان هەموو ئۆپن دەبن هیچ دەوریان نامێنێ لە سێرکتەکە. ئەگەر سویچەکە بۆ ئاراستەیە بسوڕێنم ئەوە چی لێ دێ بزانە ئەو پیکە لەگەڵ ئەوە ڕەبت دەبێت لە حاڵەت ئەوە ئۆپن دەبێت ئارجاران 1 کیلۆ ئۆپن دەبێت ئەو جارە ئارجاران 100 شۆرت دەبێت لەگەڵ ئەمە کەواتە ئەو جارە ئەو بەرگرە ئەوە ئۆپن دەبن تەنها ئارجاران 100 ئیش دەکا. ئەگەر زیاتر بیسوڕێن بێن مەسەرێرە جارە ئەوە ڕەبت دەبێت ئەوانی تر ئۆپن دەبن بێن مەسەرێرە ئەوە ڕەبت دەبێت ئەوانی ترەمە ئۆپن دەبن کەواتە ڕەنجی ئارجاران 1 ئارجاران 10 ئارجاران 100 ئارجاران 1 کیلۆ لەگەڵ 1.5 ڤۆڵتەکە ئیش دەکا. ئەگەر بێت و یەک جار ئاوا بیسوڕێنم ئەوە بینم بۆ ئاراستەیە ئەو کاتە دەبینم ئێرە ئۆپن دەبێت ئەوە ئیش دەکە ئەو سەرچاوەیە ئەو 15 ڤۆڵتە لەگەڵ کامەی لەگەڵ ئارجاران 10 کیلۆیەکەی یعنی چ دەبێت تەزولێرەوە دێ لەو حاڵەتە دێ ئەوە لەگەڵ ئێرە ڕەبت دەبێت ئەوەش لەگەڵ ئێرە ڕەبت دەبێت تەزۆکە بێرەدا دەڕوا
هذا الروات أو رنجانا أو آرانا هموي أبنا أوبن يعني زور جرين قاما لا سويتة تيبقين كتون يجدكا أو سويتة باشا تنها لرنج آرداران دا كيلو باز دا كيجدكا لو أني تر هموي أوبنا كأوبن بيواتا وكوها لسيركتك دان نبي أوكي أو برجران هم قيمة ثابت يعني يا 4 أوم 2 أوم 90 أوم 100 أوم 900 أوم 9 كيلو أوم هو 1470 كيلو 236 كيلو ئەمان هەموو بە شێوەیەک دانراون کە کاتێک ئێمە ئارەکە شۆرت پێ بکەین لەو قیمەتە ڤۆڵتیەکە هەیە ئەوە فول سکێلمان دەداتێ فول سکێلکە 37.5 مایکرۆ ئەمپێرە فول سکێلەکەی تەبعاً ئەوەش دەبینین بەرگریەکی گۆڕاوە لە بۆ زیرۆ کۆنتڕۆل کە هەمانیشی ئارتۆکەمان لە بۆ دەکا خۆی 5 کیلۆیە ڕێنجەکەی لە 0 تا 5 بەڵام ئەوەی کە جەست کراوە لەو قیمەتی ڤۆڵتیانە 2.875 كيلو يعني قام بيم RX بما بدوز ما بهوي سيركت دبي لشيني أوبر نابي 5 كيلو بنسون دبي 2.875 كيلو أوم بنسون RMي كويلك سندا 3.82 كيلو يا 3.82 كيلو أوم طبعا هو بزانوي كتازة باس ما كرت رينجا كان بوها أو دیوی دەرەوەیتی تەمانەوەی کە پیشانماندا دیوی ناوەی بسێرکتەکە بوو بەڵام لە دەرەوە بە شێوە دەبینم ها سویچەکەی لێرە لەسەر دەدانراوە توان بێنمە سەر یەک سەر 1 کیلو سەر 10 کیلو گوتمان لەو 10 کیلۆیە 15 ڤۆڵتەکە ئیش دەکات لەوانە هەمووی 1.5 ڤۆڵتەکە ئیش دەکات ئەوە زیرۆ ئەجەستەکەیتیەوە کە ئەمە بوو ئەو ئار 5 کیلۆیەکە بوو کە لەسەر 2.8 كيلو أم دانرابو أجر بيتو من أيوبيم شورت بيكرت أوا نجيشتا فول سكيل أكي فول سكيل بات إير يعني 0 أم ماكسيمم كرت أجر نجيشتا إيرا يعني تعدي يوم دسكاري وبكم بيقرمتا أو سكيل دقاتو فول كذا فول سكيل لبو تزو نك لبو بركراغتان لبي فول سكيلي تزو دكاتا زيرو برجر ولا فول سكيلي برجر كإنفينيتي دكاتا زيرو تزو سبين example لسر multi range ammeter designed to calculate the meter current and indicator resistance for the ohmmeter circuit of figure 3.23 watt of figure on its RX R داران يك range when A RX equal to 0 and B RX equal 24 ohm يعني أو تزوج بينه وكبميتر كذا نروح علينا كاتيك RX كمان تنبه زارك 0 بي زارك 24 ohm بي بلام كل لشوي سويسكا لرينجي R زاران يك واتا أما يعني طبعا دبي رينجك دياري بكري ها أو زور جرينجا واتا كدلم آر زارانيك يعني أو سويتسا أو روتري سويتسا بصورانين بو آراستا أم بيكا دقات السر إيرا كبيكا جيشت إيرا يعني أو لاينا كلافول لباتريكا ودي لقل أم لاينا رب دكين أو إيشي سويتسا كي دبي أما أنا هموي دبنا أوبن هموي دبيت أوبن كات أو برجري 130 أوم 1470 كيلو 236 لقل أو باتري هموي دبنا أوبن ولا سيركتك هيج دوريان ناميني إن زادين إما سيركتك زارش كده كيشينوا أو برجرانا لا ددين أو إيه كده مينيت أو تيا أو سيريز برجراننا أو أنا دمينين لقل أو سعر أوما لقل أو باتري RXكش طبعا دو قيمتي ده زارك 0 زارك 24 أوم لهردو حالتك دين إما أو تزود دوزينوا استعبين سيركتك زارش كبكيشينوا أو أنا كتبنا أوبن لسيركتك دريان كين سادة تردبيتو كسادة تربوتين قانوني كيرشوف بكاردن قانوني أوم وقانوني كيرشوف بكاردن لبو فولتير تزو زور بآساني دتوانين أما تزوكا ببينينوا أوكي دم دنسو solution
solution وتمان دين سركة كده كيشينوا أو برجراني كأوبنن فرد دين أو برجريه كم طبعا هو كامية أو 2.875 برجري كيتر أو برجري ار ام كي ك 3.82 كيلو إن زادين أو دا أوم نوت أوم نوصد نو كيلو أو أنا دمينين باشا أوي تريان تسارد أومك ألي رودي أو تسارد أومك قلت ما لقل باتريكا ربط دبي باتريكا دي تيرا سويتك إيش أو إيش ما لبادك أو شنو خوي ليلة أما دبيتا ار اكس كمان إيرا ار اكس أجل صفر بحالتي كم أجل يكسان كم بس صفر دبيوي شورت بيتكين استبزانة سيركتك منظور سادة بوه سمايا أو قلت دبتا أما دبتا 2.8 هفته بينز أشتغل بسي هفته بينز أما كيلو أما عندنا 3.82 كيلو 3.82 كيلو أما يعني دقم أو يعني نود أما يعني نوصد أو يعني نو كيلو أما يعني سندت سعر وتشعل إسا قلت مشاكل دبينين أما دمانو تبكين تزوئي ببيني أو آي إمكية عشان تزوئي ببيني أما بلام برجر أو برجران نوت أوم نوصات نو كيلو 2.8 من درجة 3.82 همو يان دوايكن تتوان بكم يك برجر ونيا همو يان دوايكن دي كم برجريك إن جا نتيجة أو برجر هم يكوك مو دكاتة دكاتة 16.685 كيلو همو يكوك مو أواني كدوايكن دكا 16.685 كيلو لقل أو دا أومي دبيتا باراليل دبنا باراليل أما دمي تزوي إيرا ببين مو كاتي سدم تاش كسيكتا كده كيش موا وأنا دكا ما يك برجر تيلي دي سيكتا أو برجريك أما دا أومكي ها أما تار دا أومكي باتريكش ديتيرا أو تريشكين روشيوي ئێستا بنووسم لەسەری ئەو بوو بە چەند گوتمان 16,685 ئەو 680 16,685 ئۆم ئەوەیان 10 ئۆم ئەوە 14 ئۆم یەکەش چەندە 1.5 ڤۆڵتە لێرەش هەر 1.5 ڤۆڵت بوو
ئێستا بزانە سێکسەکەمان ئاوای لێ هات دەمەوێت چ ببینمەوە IM ببینمەوە ئەوە ناوی لێ بنێم IM باشە ئەوە ناوی لێ بنێم با بڵێن I1 ئەو تەزوی لێرەشە ئەوە I total I total ئێستا I total دەکاتە سەگەتە I1 کۆ IM من دەمێت IM بدۆزمەوە تەبەنەوە سرکتێکی سادەیە سەرچاوەکەی دیارە بەرگەکان دیارە دێم IM دەدۆزمەوە لەبەر دۆزینەوەی IM ئەم دەبی IBم هەبێ I totalم هەبێ کە I totalم هەبوو اینجا دێم ئەو دوو بەرگرە بە پەڕێل حەل دەکەم جارانی I total دەکەم دەکاتە ڤۆڵتی هەرێک لەو دوانە یەکسانیشن پەڕەلێلن هەردووچیان ڤۆڵتیان یەکسانە کە ڤۆڵتیم دۆزیەوە ئەوجا ڤۆڵتی داوەشی و بەرگرە دەکەم دەکاتە IM ئێستا بابێم ئەوە بکەم دێم دەڵێم I total دەکاتە چی I total دەکاتە E کە 1.5 ڤۆڵت لەسەر 14 ئۆم زائیدەن بەرگری گشتی دەکات چێ کە 14 ئۆمەکە کۆ دوو بەرگەکەیت کە بە پەڕەلێل 14 ئۆم کۆ 10 ئۆم پەڕەلێل لەگەڵ 16685 ئۆم دەکاتە چەند نەتیجەیەوەی یەکسانە بە 1.5 ڤۆڵت لەسەر نەتیجەی ئەو پەڕەلێلی دەکاتە 10 ئۆم کۆ 14 دەکاتە 24 ئۆم نەتیجەکەی دەکاتە چەند دەکاتە 62.5 ملی ئەمپێر 62.5 ملی ئەمپێر ئەمە چییە؟ ئەمە تەزووی گشتەکەیە کە لە بۆ هەردوو بەرگەکە دەچی ئێستا ئەم بمەوێ ڤۆڵتی ببینمەوە VM ببینمەوە کە VM یەکسانە ڤۆڵتی سەر کۆیلەکە با بڵێن لەگەڵ ڤۆڵتی سەر بەرگری 10 ئۆمەکە لەبەرەوەی پەڕەلێلن VM دەکاتە چ دەکاتە I total جاران بەرگری 10 ئۆم پەڕەلێل لەگەڵ 16685 ئۆم گوتمان نەتیجەی پەڕەلێلەکەی دەکاتە 10 I total جاران دەکاتە 62.5 ملی ڤۆڵت 625 ملی ڤۆڵت ئایەکەمان چەند بوو 62 نیو بوو 62.5 62.5 ملی ئەمپێر جارانی 10 ئۆم دەکاتە 625 ملی ڤۆڵت ئەمە چییە؟ ئەمە ڤۆڵتی سەر بەرگری 10 ئۆمەکە یان سەر بەرگری 16.685 کیلۆ ئۆمەکەیە ئێستا بمەوێ IM بدۆزمەوە IM دەکاتێت تەزووی سەر بەرگری گەورەکە کە دەکاتە ڤۆڵتیەکەی کە هەمانە 625 جا بەشی قیمەتی بەرگرەکەی دەکەین کەواتە دەڵێم IM یەکسانە بە VM دابەشی R طبعا VM ئەکەمان چەند بوو گوتمان 625 ملی ڤۆڵت دابەش R ئەکەمان 16685 ئۆم نەتیجەوەی دەکاتە چەند دەکاتە 38.5 مایکرۆ ئەمپێر ئەگەر تەماشاکەین دەبین ئەو ژمارە کە لێرە دەرچوو 38.5 مایکرۆ ئەمپێر هەمان ئەو ژمارە کە لێرە نووسرایە واتە IFSD-ە کە دەکاتە IFSD لۆ FSD دەرچوو چونکە دەبوایە ئەوە دەرچێت لۆ چونکە ئارەکەمان سفر دانەگوتمە هەر کاتێک ئارێکە سفر بێ تەزووی کۆیلەکە دەکاتە IFSD کەواتەمە تەواومان حەل کردی
37.5 مایکرۆ ئەمپێر هەماش با لە لێرە دەرچەوە کە تەزووی IFS دیە. لە بۆ لقی B کە دەڵێن یان بەشی دووی پرسیارەکە کە دەڵێ ئەوجار RX 24 دابنێ هەمان تەزوو ببینەوە ئەوە خۆتان بیکە تەمان هەمان خەتوات دەکەنەوە هەماشن دووبارە دەکەنەوە تەنها لەو شوێنەی کە دەڵێم R تۆتەڵەکە کە 24 کۆ پەرەلێلەکەیە کە کردی بڵێن 4 کۆ بە ئاری پەرەلێلەکە کە دەکاتە 10 کۆی هەردووشکا 24 ئەو جارە 24 ێرەش لەگە کۆ دەکەوێت دەبێتە 48. اینجا خەتواتەکان هەمووی دووارە دەکەێت دەبینین ئەو کاتی ئەمەکە چەند دەردەچێت دەبینین نیوەی وەی دەردەچێت کە دەکاتە 18.75 مایکرۆ ئەمپێر. بەشی دووەم خۆتان بیکەن با هۆمۆرک بێت.